كلثوم حسينة دانشتو شاري على بجي شيدم ام قاوي قزواني كردية كلتوري باكوري كردستانة بلام إما لهلا بجبر هم يهينين واتا شاخكاني كردستان قرى لداري قزوانة بتايبتي شوستانة كان بوي امش بيمان خوش بو بيمان باش بو كأو كلتوري باكوري كردستان بهينين ايرو سود لا ام قزوانة ور بقرين لبروي سودي كي زوري هيا واجر يعني وك شارزاني الروك باسيلي وأكان أجر بيته بردوامي بخريتوا إنسان لجلدي دل أبارزه لجلدي دلو ميشك أبارزه وتنانات دماري دل أكاتو وما سكر الرقمنا أبارزه وتشوريك تدايا أم تشوريه كلا بيكاتي قزوان داهية زورق لنخوشينا كان شعر سرقة وك باسيلي وأكان شارزاني الروك ناسي باسيلي وأكان همو تشوريكي نباتي يباولين روكي تشوري أجلي لجستيم رفعتوينيتوا قزوان هيك كلا أو روكاني كتشوريك زوري هيا وإما أمدو جورة برهمه هني كان وشكا لما أنا شير هيا لبيكاتك شيرو قزوانك كيتيا قاوي قزوانك كيتيا والله ما أنت تنها قزوانك خويتي وتتنها قاوي قزوانك يا إما قزوانك لا دستي هولات يعني خمان كلا هلب جاي هنا يعني للرشلات كردستان وهنا لهلب جاي فروش لي دكان دارا كان أي كرينو خمان لمالا أيكين بقاوة ديار قزوان لبروي كجرمة يعني بوك قاوة جر حسابي بوكي خارنا وجرمة كان زاتر لزسانا خلق لورز صار دكان هولات يعني حزيان ليتي بلام بردواميش اشتغني اللي ببزري تو شاي هر خوريته واجر زستان بيوهاين بكفير بوي أمش أجر فير بيها ممكن تحسك بيخويتوا والشوازي أماده كردنا كيشي تنها أويا أما بو برداخل شيء أوا هي بو كوبي شيء أوا يكوتشكي زلاته لا أو بيكاتي تيكي بس يتي بو كوبي شيء أوا هي بلام أجر حسبكي أوج وق أرزو خد هي شاي رونا خواته هي شاي خسته خواته أوج بأرزو خد تواني بروني بخويته ويان بخستي بخويته وهي زرري تشيني أجر خس بيان رون به وأجر بخيت السر أجر كلك بدات تامكي زياتر أداته بلام هرب أوي جرمش تواني بخويته اما ام برهمانه خۆمە وشکێنەوە بە تیشکی خۆر بەکارنانی هیچ ماوادێکی حافظە ئەمانە هەمووی خۆمان لە ماڵەوە وشکمان کردوتەوە خۆم و خێزانەکەم بە یارمەتی ئەوان وشکمان کردوتەوە لێسا بەرهەمی کیویمان هەیە پرتەقاڵمان هەیە سێومان هەیە و لەگەڵیشە سەوزەکانیشمان هەیە سەوزەکان وەکو بەهارات بەکارێن دیاخ بۆ چێشت بۆ شلە ئیتر بۆ نمونە ئەمە تەماتی پاودەر ئەمە بۆ مریشە بەکارێنرێت بۆ ناو شلە بەکارێنرێت تاموچێژی جیاوازتر و خۆشتر ئەیا بەشلەکەت بۆ نەسیرمان هەیە بیبەری شیرین بیبەری تون ئەنی ئەمانە ئەگەر بۆ نەگرنگی پێ بدرێت ئەمە خۆمان لە ناوخۆیە جیاوازترە بە دڵنیایەوە تۆ ئەگەر بەرهەمێکی ناوخۆیت هەبێت گرنگی پێ بدرێت بەوەی کواڵێتی جیاوازترە هانی فەلاح و جوتیارانەی زیاتر بەرهەمی گرنگی بن بە بەرهەمی ناوخۆ وەک لەوەی کە زیاتر ئەوەنە بەرهەمی دەرەوە هاوردە بکرێت و سەبارە بە میوەکانیش خواستی لەسەر هەیە بڵە بە دڵنیاییەوە و ئەوەی کە بڵێم زیاتر ئەو کەسانە بەکارێن کە بۆ نمونە ئەچنە لە شۆنێک ئیشەکەن لە دایرەیەک یاخود لە ئۆفیسێ شۆنێکی وە تۆ هەموو کات شتێکی میوە ئاسان نییە بەدەستەوە بتوانی پاکی کەیت و بەردەست بێت و بە ساغ و سەلامەتی بمێنێتەوە بەڵام میوەش کراوە تۆ ئەتوانیت ئەگەر بە دوور بێ لە ڕتبەت و شەش مانگ بۆ ساڵێک هەڵی بگری یعنی ئەمە کاراسانیە بۆ هەچ کەسێک ئەگەر حەزی پێ بێ وەکو لە جیاتی پسکیتێک لە جیاتی شەکرێکی دەستکرد لە جیاتی شیرینیەک میوەیەکی سروشتی ئەخۆی بەبێ هیچ مەوادێکی حافظە سایاسە سروشتیە کە ئەزانی خۆماڵیە ئەمە زۆر ئیسفادەی زیاترە لە شەکرێکی دەستکرد لە شیرینیەکی دەستکرد یعنی ئەمە زۆر کاراسانیە بۆ ئەو کەسانی کە حەزیان بە خواردنی تەندروستە و میوەکانە بەتایبەت تێچۆکەی گرانە لەبەر ئەوەی تۆ لەو شکردنەوەیە ئەو ئاوەی کەتیایەتی و ئاوەی دەرەکەی من خۆم دەرچووی بەشی زانستی خۆراک و کۆنتڕۆڵی جۆری یعنی ئیختیساسەکەم لە خواردن و خۆراکایە تۆ لە وشکردنەوەیە ئاوەکەی لێ دەرەکەی یعنی ئەوە شتێک نییە بڵم هەروە ئاسانیش بێ ئاوەکە چونکە تۆ کە ئاوەکەی دەرەکەیت ئەبێت دووریکەی لە خراپبوون لە قاوەی بوون لەوەی کە تووشی کە ڕوو بێت هەر ئاوەکەی لێ دەرەکەیت و بێ لەوە پاراستنەکەشێتی ئەمە گرنگەکەی کەسێک بیکا کە بزانێ بە زانستی ئەکادمی دووش بۆیە گرانە سعرەکەی پرتەقاڵ لە 10 کیلۆ لە بینی کیلۆیەک بوو 10 کیلۆی فرێش بەتەڕیەکەی
کیلویەک بۆ کیلو و نیوێک پرتەقاڵی وشکراوی لێ دەرێت چونکە تو ئاوەکەی لێ دەرەکەی بۆیە نرخیشی گرانە بۆ ماوەیەکی درێژتیش ئەتوانی هەڵی بری 6 مانگ بۆ ساڵێک ئەگەر دوور بێ لە ڕتوبەت تووشێ ئەمە بۆیە نرخی گرانەکات دایمە ئەتوانی بەردەست بێت بەڵام پرتەقاڵی ئاسایی ناتوانانی بەردەوام بێت بوون ئەگەر پرتەقاڵی خۆمانمان هەبێت پرتەقاڵی کوردی ینی بەس لە وەرزی ستانە بەردەستە بەس تۆ کە پرتەقاڵەکە وشک کردەوە لە هاوینە ئەتوانی پرتەقاڵێکی زستان بخۆی یان بۆ نە بەرهەمێکی هاوینە ئەتوانی لە زستانە تامی بکەیت کە بۆ نمونە ئەگەر وشکت کرد بێتەوە بۆیە ئەتوانی بۆ ماوەیەکی درێژ هەڵی بگیری و کێشەکەی کەمەکات حەجمەکەی کەمتر ئەکات و ئاسانترە بۆ هەڵگرتن ئەمە بۆیە سعری گرانترە لە چاو پرتەقاڵێکی فرێشە.